چاوتان لێبێ خۆم و خۆت لێرەوە دەست پێ دەکا لە ساڵی 2023 دووبارە هەر لەگەڵتانین و ئەم جارە پرۆگرامێکی زۆر جیاواز دەبێت لە بەروی میوانەکەم زۆر جیاوازە، خاتونێکی خنجیلانە، خاتونێکی جوان قسەخۆش، هەموو کات سێژەممە دەم بە پێکەنین و لێو بە خەندە. ساڵانێکە لە میدیا کار دەکات، ئەرشیفێکی زۆری بە خۆی کۆ کردوتەوە و لە هەمان کاتدا میوزیک ژەنە و ئەمڕۆ معلوماتێکی تیشم دەستکەوت کە سێرچم دەکرد کە دیارە شێفیشە دەستڕەنگینە، بەڵام تا ئێستا تامی خواردنەکانی من نەکردووە. ئەوەیش چێە؟ دیدە فەریدون جەباری، خاتونێکی زۆر نازداری. چۆنی؟ باشم. ئەحواڵت؟ باشم وەنی لەگەڵ تۆم و سافە جوانە و ئەو خەنجیلانەیە تۆزە لە من ناگونجا. وەڵڵا مقەدیمەکە چۆن بوو؟ زۆر جوان بوو. بەدڵت بوو؟ ئایستا دەفەرموو هەرچی بڵێ جواب دەدەمەوە. بەینی خۆم و خۆت بێ لەدای خۆش دووە ژێڕمەوە. باشترین پێشکەشکاری کورد لای تۆ چییە؟ ئەوانەی کە بۆ سۆشەڵ میدیایی شەگەن. چەنە منت خۆشە؟ زۆر سۆران. سۆران ژیانە. خۆت کاندید دەکەین بۆ پەرلەمان؟ نە. ئازانە! حەز دێ لەگەڵم بی. ئەگەر پێش زەواز بە بەڵام زەوازم کردووە. حەزم لێ فرێژ. ئافرەتم نەبینیەوە پیکابی هەبێ. سایتێکشم هەیە کە تۆزێ عەشایر و بۆ دیدە هەواداری پیاوی زیاتر لە ئافرەت. ئەمە چی وای وتووە؟ چی بەڵگەت هەیە لە فەرە قسەیان؟ بەس سۆران! ئەوە چێتە دەقیدی. فرنش فرایس. فرنش چی؟ فرایس. بڕۆ پەتاتە 3 کیلۆ بە هەزارێ. دیدە وتم میدیاکار بۆ پێت خۆش نێوەکو پێشکەشکار بناسڕی؟ لەبەرەوەی من خۆم نەدۆزیەوە لەو بوارە زۆر و جوانیشە ئەو بەرنامانەی کە کردم هەمووی ناڵم 100% بەدڵی من بوو، زۆربەی کات خۆتەزانی لە دەستگای کارەکەی یانی دەستگاکە زیاتر بۆ تەڵە بژێرێک کە چۆن دەرکەوی، بەڵام من خۆم لەو بوارە نەدۆزیەوە، خۆم نەدۆزیەوە کە بمە سەرکەوتوو نەبوو یان خۆت نەدۆزیەوە یان بەدڵت نەبوو؟ باوەڕەکەم و بەرنامەی کە کردومە ڕەنگە خۆتش بزانی ئیتر پۆزیتیف و نێگەتیف کۆمنتت بۆ لێ، بەڵام بەگشتی هەموو کاتێک بابەتێک بۆ خۆشم حەزم لێ بوو، بەڵام 100% ئەوم نەویست ببێتە پیشەی من لە داهاتوودا. یعنی نە من خۆم دۆزیەوە کە من ڕۆژنامەنووسم، ریپۆرتەرم، ناتوان من کرێتیڤم، یعنی زۆر ناتوان هەموو هەفتەیەک بەرنامە هەبێ، هەموو ڕۆژێک بەرنامەم هەبێ. خۆت بەستیەوە بە هەبێ من پرۆگرامێک بیرکەمەوە، بابەتێک بدۆزمەوە، زۆر بیر لەکەمەوە، زۆر سێرجی بۆ بکەمەوە، هەزمی بابەتەکە بکەمەوە، باوەڕەکەم و زۆر کاتیشی ناخوا، بەڵام ئەوم پێ باشتر بوو و خۆشم لەوە دۆزیەوە و کەمیشە لەو بوارەکە کارەکەن خەڵک، بەڵام بوارێکە کە زۆر ئیش و سێرجی ئەوێ و میش حەزم لەو شتە بوو، فزوولی ڕۆژنامەنووسی و حەز لێ. باشە، حەز ناکەی بەڕاستی زۆر بەرچاوبی دەرکەوی؟ نە. حەز لە ناوبانگی زۆر نییە؟ ئەسڵان بەلامەوە ئەو بابەتە قەت مەوزوع نەبوو، بەڵام ئەها شتێک هەموو کاتێکە ئیشێکم ئەڵێ لە دڵەوە دەرچێت زوەگا بە دڵ هەستم کرد زوو گەیشت بە خەڵکە، بۆیە شیرین بووم لە لای خەڵکیە. باش، یعنی ئێستا شیرنی لە لای خەڵک. ئەوەی کە ئەیبینم زۆر خۆشەویستی ئەوانەکە وای کردووە من بەردەوامیش. پیاو یان ئافرەت؟ هەردوو لە کامیان؟ منداڵیش. باشە، لە هیچ پرۆگرامێکی خۆت پەشیمانی؟ نانە پەشیمانیم، بەڵام تا ڕادەیەک 100% لەگەر زۆربەی بەرنامەکانیش نەبوومەکە ڕەنگە دەستم پێکرد، یعنی بابەتەکانی نەک کۆنسێپتی بەرنامەکە. یعنی جارە تەوەر هەبووە چما من خۆم لەو بوارە نادۆزمەوە، یان چەند بەرنامێکی کە هەبوو کە لەم کۆتاییانە بووە دەستم پێکرد بە هەستمە کرد بۆنمونە بەرنامەی کۆمەڵایەتی، ئەو تەجروبەم هەتا ئێستا نەکردووە بە بەرنامێکی تایبەت بە کۆمەڵایەتی، هەستم کرد خۆم نەدۆزێتەوە. لە کاتێکە وتم زۆر بیرم لێکردەوە، کۆنسێپتی بەرنامەکەش زۆر جوان بوو، ڕەنگە بە هەمان کۆنسێپتەوە دەشت بگۆڕە لە داهاتوو تا ڕۆژێک بیکەم، بەڵام هەستەکەم وێ ڕۆژێک بمە دایکە بە بیکەم لەبەرەوەی کاتە بەدایک نازانم ڕەنگیشە نەبێت، بەڵام هەستەکەم بەرنامەی کۆمەڵایەتی تو باسی بەرنامەکە بکەم، هەستەکەم بەرنامەی کۆمەڵایەتی دەبێ هەموو ئەو ئەزمونانە لە کۆمەڵگایە ببینیتەوە تا لە هەموو سایتێکۆلی تێبی کەسەکان میوانەکان کە قساکاتەوە
و ڕۆلی دایک لە کۆمەلگای زۆ گرنگە بووە ئەڵێم ئەبێ وا بێت ئینجاکە زیاتر چکە سێکە تو سێرچەکەی لە بابەتەکان وەکو پێشەشکارێک زیاتر خۆت و بابەت ئازانی بەڵام خۆت کە تەجروبەکە ئەزمونونەکە ئەبینتەوە ئەزانی لەکشو ئەدەی ئەزانی چی قسەیەکی و بە کورتی زۆرترین زانیاریە گەێنی ئێستا کە تو خێزانداری زیاتر زانی یعنی چی مەعیشەت و ماگانە بچە بێنیتەوە ماڵەوە تێگەی ئەو بابەتانەیە ئەو بابەتانەیە باشە بۆ دیدە هەواداری پیاوی زیاتر لە ئافرەت ئەمە چی وای وتووە ئێستا پێت دەڵم هەستت بەو شتە کردووە شتێک تۆ واسکەم لەم جوابی هەستم پێ نەکردو ئەزانی بۆ لە بەروی منم 4 ڕۆژە شتێک هاتە پێشەوە ئیڤێنتێکم هەبوو لە ئیڤێنتەکە دوای ئەو ئیڤێنتەکە تەواو بوو هەموو شوێنێ هەموو شتەکان خاوەنی ئیڤێنتەکە وتی خانەوادەکەم لە ژوورە حەزیان سەلامت لێکەن لە ژووری پرایڤەتەکەیان بوو چون سڵام کرد ئەوانەیە کەسە خێزانی وتی دەزانی چی بوو خۆیان من مێردەکەم وت تو بێنە پێشکەشکار بێت لەو ئیڤێنتە دوای دایکیشی وتی نەوەڵام منیش پێم وت بێنێ ینی نا بەعکسەوە منە بینم کە کۆمەڵایەتی ینی من شکە بڵم کە بەرنامە ئەەکەم لە تەلەڤیزیۆن دەرەچم حەزم لێیە هەموو خانەوادە بتوانێت سەری بەرنامەکان منیش حەزم لێ بەڕاستی هەموو کەس منی خۆش بێ هەموو کەس منی بەدڵ بێ بەڵام یەک شتەیە ئەوەی کە تۆ باسی دەکەی حاڵەتە و نمونەی بۆ منە تێناوە بەڵام ئەگە بەگشتی بینی لێ بکەیتەوە پیاوان زیاتر سەیری تۆ دەکەن تاوەکو ئافرەت چی بەڵگەتەیە لەسەر من ئەو کۆمنتانی کە بۆ تۆ دێ ئەو دەرکەوتنانی کە لەگەڵ من دێ بۆ من هاتووە ینی ئەو دەرکەوتنانی کە لەگەڵ منە سۆسیۆل میدیاکەی تو سەیری کۆمنتەکانی شتم کردووە زیاتر پیا و کۆمنتت بۆ دەنووسێت تا ئافرەت ڕەنگە ئافرەتەکان بە پرایڤت بۆ بنێرن بۆ جورئەت ناکەن باش بەیانی لە خەو هەڵدەستم سەیری ئینستاگرامت دەکەم لە زاخۆی شەو دەخەومەوە دوو بەیانی هەڵدەستم لە خەو لە مووسڵی سێ بەیانی لە خەو هەڵدەستم دەبینم لە بەسڕای حەز دێ لەگەڵم من وەکو چی وەکو پێشکەشکار ریپۆرتەر هەر شتێک ئەگەر پێش زەواز بە بەڵام زەوازم کردووە شەگە بدە شەخسی وەستێکی میدیایم هەبوو باشە تۆ بەتەمای چی ینی ئەم هەموو سەفەرە بەڕاستی سپێشە راپۆرتێکم لەژێر دەستایە و کاری لێکم تقریبەن ئەوە ئێمە ئەتوان بڵم 7 مانگە خەریکین 7 مانگە لە دەستپێکی ئایدیاکەوە دوای ئەوە سێرجمان بۆ کرد دوای ئەو وێنەگردن ئەو وێنەگردنەکەیش بووە تۆزێکیش تاخیر بوو لە وێنەگردن چووکە بارودۆخی جنوبی عێراق و بەغدا باش نەبوو ئەمان نەبوو کە بڕۆی تەسویکەین و هەر کەسێکیش کە ئەمانویست پلامان لەگەڵەدانا بەبوونی ئەو خۆپێشاندانەوە وەزعەکە ئارام نەبوو تۆز تاخیر بووین سپێش راپۆرتێکی زۆ تایبەتم بەدەستەوە و بۆ یەکەم جاریشە ڤێرژینی کوردێکی بۆ کورسان تیڤە بێگومان بەڵام ناتوانم ئێستا بڵێم بەڵام بۆ کەناڵێکی ئینتەرناشناڵە ڤێرژین ئینگلیزی و عەرەبیەکەی یەکەم جارە کە من سپێشە راپۆرتێکەکەم کە 7 حەڵقە بێ ینی 7 حەڵقە راپۆرتی درامایی راپۆرتی درامایی بابەتەکە زۆر تایبەتە زۆر مەبەستمە لەسەر ئەو بابەتانە لەمە و دواوە زیاتر ئیشم کردو بەڵام لەمە و دوا زیاتر فروسکەمە سەر ئەو بابەتە چکە ئاستەکەم بارودۆخی عێراق ئەبێ لەسەر ئەو بابەتەیە قسە بکرێت زیاتر چکە کێشەکانمان ئێمە تەنها کێشەی سیاسی نییە زۆر بابەتی کەمانەیە کە ئەوانە چارەسەر وێ ڕەنگە کێشەی دەستور و هەموو ئەو سیاسەتانە و نەوەی نوێی کوردستان و عێراقیش بەڕەو ئاراستێکی باشتر بوون لە تێگەیشتنی شایە باشە ئەو سپێشە راپۆرتەیە بەڕاستی هەستەکەم ئەزمموی چەند ساڵی ڕۆژەمەنووسی و ڕپۆرتەریم ئەیبیننەوە لە ئیشە و لە ئیشەکانی کی پێشتریش جیاوازرەوە کەواتە دڵت پێی خۆشە زۆر و مەبەستیشمان لە هەموو عێراق ئیشکەم سۆرانێک شتێکەیە ئێمە لە چەند بابەتێک مەسەن لە میدیا بڵاوە بێتەوە ئێمە خۆمانش کە لە میدیا ئیشەکەین زۆر زانی کە میدیاکان هەندێ ڕازگۆنین یان بە مەبەستێکی شخصی دەستگاکە یان حزبەکە شت بڵاوەکاتەوە گرنگە ئێمە شت بە ڕاستەقینەی خۆی بڵاوکەینەوە و ئێمە هەتا ئاگامان لە بارود نابێ خۆمان لە جێری دێن کە ئێمە پەشێکین لە عێراق تاکو ئێستا ئەبێ ئاگامان لە بارودۆخی عێراق بێت لە زۆربەی سەکتەرەکان بۆ ئەوەی ئێمە داهاتوی خۆمان بتوانین چۆن بنیادەنین یعنی گرنگە کە منەوە ئیشاکەم و بەڕاستی مەبەستما کە ئەو نیو جنریشنە ئەو گەنجانەی کوردستان بۆی بە کوردی شەیکەم بۆی ئەو زانیاریانە بزان لەسەر عێراق بۆ بزانن کە ئەوان ئەگەر ئەوانەوێ گۆڕانکاری بکەن یانەوێ بچنە ناو هەر حزبێکەوە ئیش بکەن بە سیاسەتی کە بزانن کە چییە تو ناتوانین بەس جۆ لە خۆت بگری زۆر ئەندام پەرلەمانمان هەیە
بابەتەکە زۆر نابمە سیاسیەوە بەڵام لە بەغا بەداخەوە عەرەبیش نازانم قسەکەم زۆ کێشەیە کە تو بچیتە ئەو شوێنی نەزانی کەلتور و زمانی وڵاتە چۆنە تو چۆن نتوانی نوێنەری من بی لە وڵاتەیە تو چۆن نتوانی دەنگی من بگەینی لە وڵاتەیە کە تو نازانی بابەتەکان بەچی ئاسیەکەڕەوە بۆیە ئەبێ ئیش بکرێت لەسەر ئەو بابەتانە من خۆمی شێکم کە ئەڵەم قەت ناوەسم لە خوێندنە قەت ناوەسم لە فێریشت بووم بۆ ئەوەی بزانم کە من بەچی ئاراستەی کە ڕۆ نوێنەرێکی باش بووم بۆ چەند زمان دەزانی؟ پێنج یعنی دەبێت پێ بڵێن دیدە لەنگویچ باشە هەست دەکەم زۆر حەز لە سیاسەتە ئاخر زانیتی تو کوردبی ئۆڕەدی حەز لە سیاسەتە بێ بە حکمی جوگرافیەت يعني مجبور تكاتوا لدايك بي أقل لو بابتانا لداها تو سياسة طلب بجيري الرنجة بكري أقل بزانم بيويستك من أخذتو أقل باور تبي أقل هيز تبي بيويست بي بتشناو سياستوا أقل بزانم بوشتا هندك شيء ترحل بيت وهندي أتوانم بحر من بملو إبداعي تبكمونا باش خود كانديد دكي بو برلمان رنگە پەرلەمان بۆ چووە؟ ڕەنگ نییە پەرلەمان بێ پەرلەمانی کوردستان عێراق عێراق اینجا کوردستان عێراق اینجا کوردستان لەبەرەوەی هێزی خۆ ببینەوە لێ بتوانم شت بکەم بە حکمەوەی زمان و کەلتورەکەیش ئەزانم لە کام خول دیدە دەبین لە پەرلەمانی عێراق ڕەنگە داهاتووە خەتو نازانی لە کورد لە عێراق چۆنە بێ ینی دڵی چوار خولێکیکە بەڵامها ساڵێک بوو تو سەرۆکی عێراقت نەبوو یعنی نازانی لە عێراق هیچ شتێک دیاری کراو نییە تەسەوڕ دەکەی دەنگی باش بەدەستبێنی؟ بەڵێ باش لە تەواوی عێراقش لە تەواوی عێراق دیدە سێرشم لەسەرت کردو پرسیاریشم لە هەندێک برادرت کردووە دەڵێن دیدە کەسێکی میزاجیە میزاجیم؟ دەمدەمی وەکو چی؟ لە پەیوەندی هاوڕێیەتی لە هەڵبژاردنی کەسەکان دەمدەمین بەڵام ڕاستگووی لە کەسەکان نابین وە بۆ زوو ئەکشێبوو باش ئەم زەرفە بکەوە ئەم کەسە چییە بۆ تۆ؟ یەک کەسە؟ بەڵێ کەسی تر نەبوو لە ژیانە ئەویت کەشە هیچ ها هیچ نییە؟ بۆشت مهم نییە؟ هیچ یعنی تۆ زۆر ڕوونکردنەوە دەم لەسەر یانی بۆ من هیچ نییە بەلاشمەوە گرنگ نییە و بەڕاستی حەزم لێ ئەگەر نامێن ناوشت وا بڵێم بەڵام ئینسانێکی سایکۆپاتە پێویستەکە بچێتە لای دکتۆری نەفسی چکە کێشەیە لە کۆمەلگایە فۆلۆوەرسی زۆرە ئەو کێشەیەکە لە کۆمەلگایە بچێت ناوانێنە بەڵام ئۆکێ باش ڕەگەزەکەیمانێنە وەکو ئافرەتێک باشە وەکو خانمێک بۆ هەڵسو کەوتت خانمانە نییە بۆ تەبیعەتت خانمانە نییە چی هەڵسەنگاندن بۆ شتە ئاگاری ئاین لەسەر چی پرنسیبێک لەسەر سیاسایەک لەسەر سیاسایەک یەک دەقە من کە سەیکە دیدە کە دەبینم مەسەلەن زۆر بەکەمی مەسەلەن میکیاج دەکەی کە دەبینم زۆر بەکەمی مەسەلەن ئەم پیدیکۆرە مینیکۆرە نینۆک و ئەم شتانە یعنی بۆ مەسەلەن ئەم شتانە کە دەبینیم لە زۆربەی خانمەکان ئەوەی کە تۆ نایکەی لەبەر زۆری سەرقاڵبوونە بێمەجالیە یا خۆت حەز دەکەی مەسەلەن زۆر ینی فرێژ بی ینی هیچ حەز ناکەی بۆ مەسەلەن سۆران نکتەچی سەیکە من میوزیک ژەنم ئێستا مەسەن ئافرەتم نەبینیەوە پیکابی هەبێ بۆچی مەسەنە تۆ بۆ پیکابەکە بۆم ڕوون کردیەوە پێش لە حەڵەکانی کە شتەکە ڕوون کردەوە کە چی بوو یعنی بەلام ئەوانە ڕەمزی ئافرەت نییە من هیوایەتم زەکەریە بەڵام گۆرانی کێڵە ئەوێ شەر من بیت ئاوا خۆشتمێ و نازانم چی هیچ لەگەڵ شتانە نیم لە هەندێک کاتە بەڵام تو نەتبینیەوە ڕەنگەش نەبینیوێ نینۆک دانانێم لەبەر من میوزیک ژەنم ماوەی جارێک حەزم لێیە کەمان ئاسف بکەم بۆیە ناتوانم نینۆک دانێم هەندێک کاتش حەزم لێتی خۆ بە نینۆکت ئاسف ناکەی ئەخە بوویە لایە بڵ
پرسیارەکە خۆم کردەوە مێکەپ ناکەم شەرت نییە لەبەری مێکەپ بکەم ئەو دەلالەتە هیچ ئەو شتانە شەرت نییە دەلالەت بۆ لەسەرەوەی خانمانەیە ئافرەتانەیە ئەو سوورەیە لە هەندێک کەلتورە فەرقەیە لە هەندێک کەلتوری دیکە فەرقەیە میسایکە پراکتیکم ئەچمە سەر ئیش لە فیلد ئیشەکەم ئەچمە دەرەوە لە کامێرەمانم کامێرە هەڵەگرم ستان دەڵەگرم پێویست ناکەم من و هەند ئیشەکانیشم ئەوەنی لە ئۆفیس نییە وستانی من نییە ینی من ئەوەی مرتاح ماوەکەم بەرم ماوەیەکی زۆر باش لەگەڵ زۆربەی کەسایەتەکان دەردەکەوتی خواردنتان لە دەرەوە بوو نەماڵەوە بەیەکەوە دادەنیشتن سوحبەت و بەس ئێستا نابینم بۆچی لەگەڵ ئەمانە لەگەڵ ئەوانە من ئێستش برادرم هەیە چینە دەرەوە ئەوانە بەڵام باسی کۆنەکەی باسی کۆنەکەی ئەگە حەزش دەکەی ناوبێنم ئەگە حەزش ناکەین نا پێویست ناکە ناوبێنین کەسەکان خۆیان لێرەنین و حەزشم لێن یا هاو پارچانە بێتە مۆزۆی سۆشەڵ میدیا و ڕەسمدانن و نامێن ناوم لەگەڵیان دەرچێتەوە ڕاستەکەی نامەوێ و تەجروبەیەک بوو و هەر کەسی بەجێ خۆی ستایلمان ڕێک ناکەوت پێێتەوە لایف ستایل یەکتری ڕێک ناکەوت و بەڕاستی هەندێکشانیش نان کێشە بوون بۆی لەگەڵیان دەرچم بۆ من بۆ داهاتوو من باشە باش خەونی ئەوە تێ ببی بەدایک شەد نییە من ڕەنگە ئەدۆ بکەم ینی من باڵێک حەزم لێ تەجروبە بین بەڵام نازانم شکی ڕەنگ شە نەبێت هەموو شتێک ئەوەیە حەز لە منداڵی کچیان کۆر نازانم هەرچی بێ هەرچی بێ باش لەو بڕگەی کۆتایی پێدێنی بەڵام پێم خۆشە لەگەڵ تۆ باشە پرسیارەکان تۆزەوە نەبوو ترسام شەربەتی ڕۆبیکۆن تامکە تێستیکە دڵنیان بەدڵت دەبێ یا خۆشەوەڵە بەریتانیا چەند تامێکی زۆر جیاوازی هەیە و بەجددی کە تام دەکەی هەست بە فرێژبوونی شەربەتەکە دەکەی میوانەکەشم دیدە تاقی کردەوە کەواتە مادام ڕێی باشتە بوو دڵنیام سەرکەوتوو دەبێ ئەم شەربەتە لە بازاڕیشە ئەم بڕگەیە کۆتایی پێهات لەگەڵ ستافە جوانەکەی ڕووپاک گروپ کە هەموو کار لە سەرجەم پرۆگرامەکان لەگەڵمان و کوڕی کوردی کامێرەکان و ستافێکی جوان سەربازێکی ون لە پشتی ئەم پرۆگرامەیە ڕووپاک بەشایانی ئەم پرۆگرامان زانی زۆر سەرکەوتوو من خۆم زۆر پشتم قایمەکە ئەزام ڕووپا لە شوێنێک تەسویرەکە بەڕاستی کارکردن لەگەڵ ڕووپا گروپ ئارامی پێ دەبەخشێ ئەو بۆ شیعارێک بۆ ئێوە دەتوانن بەس ئارامی سیقەتێکە ئیشەکە جوان دەرەچێ و دەستیان زۆر سەریع لە منتازیان ئێستا منتازی دەست خۆش زۆر سپاس بۆ ڕووپا گروپ و بڕگەمان ماوە چاوەڕوان بوو دووبارە لەگەڵتان لە بڕگەیەکی تر بڕگەیەکە کە دەبێت جوابدانەوەکان دوور بوون لە ڕاستی بڕگەی درو هەز بە ئارامی ناکەم هەموو کار لە هۆتێل ئەربی ئینتەرناشناڵ و لە تەنیش سۆران بی هەز بە ئارامی بکە شیراتۆنەکەی خۆمانە بەڵێ دیدەمە بڕگەی دووەمە بڕگەیەکە دەبێت وەڵامدانەوەکەی دوور بێ لە ڕاستی تر بە کوردەکەی درو بە درۆ جواب سزاشی تێدایانە؟ سزاشی تێدایە ئەوە ترسامێتی باشە؟ باشترین پێشکەشکاری کورد لای تۆ چییە؟ ئەوانەی کە بۆ سۆشەڵ میدیا ئیشەکەم چیان؟ من ناوم دەوێت یعنی ئەوەی کە لە سۆشیال میدیا کار دەکا باشترین پێشکەشکارە؟ بەڵێ سزاکە چییە؟ سزاکە دەبێت پێم بڵێ ئەگەر جواب نادەیتەوە ئەو سزایکی زۆر قورسەتەیە ئەوانە هەمویان خۆیان تێگەنوانی کە بۆ سۆشەڵ میدیا بۆ یەک پێ بڵێ چێ لای تۆ باشترین پێشکەشکارە بەڵام بە درۆ جواب دەیتەوە پێت ناڵم ئەوانی کە لە سۆشەڵ میدیا ئیشەکەن زۆرن ئەوانە کە لە سۆشیال میدیا ئیش دەکەن یعنی ئەوانەی کە لە تەلەڤیزیۆن ئیشەکەن بۆ سۆشەڵ میدیا چیانە باشە زۆرن ئیتر خۆ دەزانی زۆرم بۆی من ئەوە زۆر نازانم ناوەکە ئەر زۆر بێن ناوەکانشیان نازانم بەخوا یعنی ئەرەیان بینم زار وایە مۆبایلەکەت پێم نیشان ئەنتەرنێتم باش نییە بە مۆبایلی من
موبایلی من ئەو ئینستاگرام بزانم سزاکەی چێڵە دەی باش تۆ نا حەزم نییە ناو بڵم بۆی سزاکە بڵێن سزاکە بڵێ لەبەرەوەی زۆرن و نامەوێت هەر کەسێک مەزدەر دەستقێەوە بێلی تێکدا باش بەهۆی کۆمنتێکی وەزیری ڕۆشنبیری ناوانە زام تەسیریە تاسیری لەسەر کەسایەتێکە و لەسەر دەستگاکە خۆشی باش معاشت چەندە لەکوێوە بۆ چەند معاشتە زۆر بە کۆی گشتی مانگانەی معاشی تۆ چەندە بە درۆ جواب دەوە خەریکی بڵێم $500 $500 بالضبط پێژی وڵای تر کۆنتەگیرەکەم مەسروفم کەمە خۆ دەزانی نە مێکەپەکەم و نە ئەو نە جلوبەرگی مارکە و دەبڵێ معاشت کەمە بووە بالضبط زۆر پێوانە دەژی بالعکس وڵا پێ و تویسە مەسروف لەم زیاترە تەکیدم طبعا باش لە 2023 زەواج دەکەی دەخێوە درێگە بڵێم نە ڕاستەکەیە نە نازانم ئەخە نازانم بەجددی لە نازانم 2023 زەواج دەکەی نازانم نازانم نییە بەجددی نازانم ئەخە دە ئەو شتەیە زۆر قسمەتە و کەس نازانێت ئەزانم بەڵام تۆ ئەگە بڵێم نەئەکەی زەواج دەکەی باش لە خەیاڵی دیدە ژیانی هاوسەرگیری چۆنە یعنی ئەوە بە ئاو ناجواب مەدەوە مەسەن لە خەیاڵی تۆ ژیانی هاوسەرگیری دەبێت چۆن بێ بۆ تۆ چۆن کەسەکە چۆن بێ یان بەگشتیە بێ چۆن بژین ینی ئەو پرۆسەیە مەسەن دادناوە چۆن بێ یان مەسەن ئەو کەسە سێمە ئەبێت ڕاستێکی نڵین لە 20 ساڵی بێگومانە میان ڕاستە لە 20 ساڵی فەرقی لەگە 30 ساڵی ئێستا 31 ساڵم بەڵام حەزم لێە لە قەسرێ بژم و هیچ شتێک نەگەم خۆشە وڵای ڕاستێکی قەسرێکە بژی وڵای نازانم چۆن و هیچ ئیش نەکەم قاوە بێتە بەردەمت خواردن بێتە بەردەمت هین بێت ئەتیادیە کوڕەکە لە کسێکی کە دەرچێت هیچ مشکلێ نیە هیچ مشکلێ نیە هیچ غیرە ناکەم ئەتیادی من شەگەڵ هەر کوڕەکە دەرچم هیچ نابێ غیرەکە هیچ بەسەوە مای گاد هەدەبڕ جار بەخۆی دەزانم کە ڕاستێکە ناڵێ و ئەتیادیە مەسەلەن زۆر ئەتیادیە مەسەلەن لە ماڵ دەرنەچمە دەرەوە هیچ کاتێک هەر لە ژووری خۆم زۆر ئەتیادیە باشە ئەو کەسێک هاوسەرگیری لەگەڵ دەکەی ئەبێت چۆن بێت بۆ مەسەن باڵای وا بێ شان ئۆکێ ئێموتمان پێشتر باڵایەوە بێ ئەو شتانە چۆن بێ ها هیچ 190 نەبێ هیچ سکسپاکی نەبێ هیچ جوان نەبێ چەند کیلۆ بێ هیچ 100 کیلۆ نەبێ هیچ 100 کیلۆ نەبێ باش دیدە ئەگەر ڕۆژێک دایک بێ دایکێکی چۆن دەبێ ئەویشە بێ ناتوام لەوەیان کاکە ئەوە زۆی ئاجا ئەبێ بێبیسیتە بگرم بۆ منداڵەکەم کەسێک بە خێوێکە ئاگای لێوێ نانی سیڤەکەم بنێرم هیچ سۆران نەبێ هیچ سیقەم پێی نییە بۆ تونەتت ڕاستێکی مەڵێ تکەوتیە تەڵەکان جارە هەندشت هەیە بەڕاستی لاخیرا ئینسان لە گۆشت خوێنایە پێشکەشکارێکی هۆشیاری سەجا دووارەوە کردەوە لە کۆتای تێگەیشتی لە کۆتای لە بنکڕەکە ئەوەیان زۆریش ئاجا هیچ ئاگام لێ نەبێ هیچ ئیری خۆمی نەدەمێ هیچ حەفازەی بۆ نەگۆڕم ڕۆژانە بەس لێی دێ بە نەعەل لێی دەدەی ڕۆژانە لێی دێ هەموو ڕۆژ باشە حەزەکەی دایکی چەند منداڵبی هیچ پێنج نەبێ 5 منداڵ تو ناڵی ڕاستێکی مەڵەیە چەند منداڵ بێ پێنج پێشڕا ناگەی لیان بدەم منداڵی شتە بێ ڕۆژانەش لێیان بدەی ئایچی ئاو بەسرەدایانە مەغریب شا بەیانیان لەگەڵ پێنج فەرزەکەیە باش دەست خۆش بەجددی کەسێکی زۆر ڕازگۆ بووی بە عکسەکەی لەم بڕگەیە ئیتر هیوادارم زۆر قزمۆرگە زۆر هیچ من ناچوو قەت درۆت نەکردووە لە ژیانت
نا شتی وا هەیە شتی وهەیە درۆت نەکردو تو بۆ برادرمی چکازانانی زۆر لۆیاڵم لەگەڵتەوە زۆر ڕاست بووم باش درۆی مەسلحەتش نەکردو مبالغەم کردووە درۆم نەکردەوە یعنی مبالغەم کردووە لە شتێکە مەسەڵەن وتمە ئیشەکەمان سێ ڕۆژی کە تەواو ئەبێت و ئەوانە بە پێرفێکتی نابێت سێ ڕۆژ بە پێرفێکتی تەواو نابێت باشە بەڵام ئێستا لەم بڕگەیە زۆرترین درۆت کرد تەسەوڵ دەکەم بە هەموو تەمەنە دەوەندە درۆیت نەکردو ئەم قسانەی ئاخریش هەمووی درۆ بوو نا ئەوە بڕگەکەت گۆڕی نەبوو بڕگە تەواو بوو قەتوان نەکردووە پرسیار ڕێستما وەرگرت ناین وتت ئەو لەگەڵ منە ئەو شتانە مەکە باشە زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس بۆ سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆت سنتەری پیۆنی بۆ هەموو ئەوانەی بە دوای باشترین دکتۆرەکانی جوانکاری و باشترین جیازەکان دەگەڕێن سەردانی سنتەری پیۆنی بکەن و باشترینەکان لەوێ هەڵبژێرن جان سنتەری پیۆنی هەڵبژێرە و خۆ چەند جوانی بە جوانترینەکان خۆت دەبینیەوە جان تۆ سەردام کە و تاقیکەوە پەشیمان نابیەوە و دڵنیام ینی دەموچاوت پێویستی بە هایدرۆفێشەڵەکە لەبەرەوەی زۆر سەردانی مووسڵ و بەغدا و شتانت کە تەپۆتۆزی زۆرە هایدرۆفێشەڵیش ینی سنتەری پیۆنی دەچی؟ ستا تا چەند دیسکاونت؟ کەواتە هایدرۆفێشەڵێک لەسەر من هەدیە بۆ تۆ بڕۆ بیکە بەرنامەیە ڕیکۆردیش کراوە زۆر سپاس بۆ ئێوە سنتەری پیۆنی لە هەولێری خۆشەویست شەقامی جادەی شۆڕش دووبارە سڵاوتان لێبێ لە خۆم و خۆل لەگەڵتی بەڵە خۆشەویستان لەگەڵتانی بڕگەیەکمانەیە زۆر بە کورتی جواب دەدەیەوە کردم زۆر بە کورتی جواب دەدەیەوە کە هەرچەندە تۆ ناتوانین زۆر بە کورتی جواب دەیتەوە لەبەرەوەی بڵێ سڵاو دەڵێ قوربان زۆر سپاس من باشم تۆ چۆنی دیدا مێشکرد لایم بێت کە تەرکیزت تەرکیز تەواو بوو بەخۆ شتەکە ئەوەندە بوو ئەگەر هاوسەرەکە دوتی دەبێت لەگەڵ دایک و باوکم بەیەکەوە بژین قبولی دەکەی؟ بەڵێ هیچ کێشەیەک نابێت دەگەت تەسەوڕ ناکە هیچ کێشەیەک دەبێت خەسوود بە تایبەت ئەگە کێشەم نەبێت کوڕەکە نەبێت دەگە خەسیشمان نابێ و سێکە من زۆر تەنیا ژێم و گەورە منداڵی فێکراوم بە تەنها بڕیار بدەم و سەفەر بکەم بەڵام سایتێکشم هەیە کە تۆزێ عەشایر و نەک عەشایر یعنی شت بە ئوسوڵم حەز لێیە بکردرێ ئەگەر بزانم پێویستی پێێتی کەوا بێت بۆنە ینی ڕەنگە میش زۆر یارمەتی دەم لەو شتەیە حەز دەکەی بەجددی لەگە خەسوود دەژی دەبێت ئەو تەحملی تۆ بکەیان دەبێت تۆ تەحملی ئەو بکەیت ممکنەوە خەیاڵەوە بەجددی خوان بێت بەس یعنی ئاگە یا خەسوود دیدە بڕۆ قاپانە بشۆ بەسەرچاو یەکسەر هەرما هەبێ ڕاستەکەی وەزوان چیم پێەکە پێم بکە نا بەس بەجددیەکە بزانم موقفەکە پێویستە ڕەنگە زۆر کەس کە خۆتیش وەکو ڕەفیقێکم ئەو شتانە باوەڕ ناکەی بەڵام وانە ینی ئەگە زار وایە پێویستە ئەزانی کەسەکە نەخۆشە لە ماڵەوە یان پێویستی بێتی ئەگەم بتوانم سەبەبێ بم لەوەی کە ژیانی ئەو باشتر بێتەوە بۆ باشترە بێت کە من لەگەڵات بمەوە بوونە باش ئەگەر هاوسەرەکە دوتی دۆزیوەتۆەتە بۆ پیاوە بۆ بدۆزمەوە توزانە مەسەکە میزان لەسەرەکە ئەوای وتوێترە بێ یەک جارشکە و قسەیت کە دەبێتە چەند؟ دوو ئەگەر هاوسەرەکە دوتی نامێت کە ڕاگەیاندم کە قبول دەکەی؟ نایکەم نایکەی بەڵام
باش ئەگەر هاوسەرەکەت وتی نامەوێت لەگەڵ سۆران هیچ پەیوەندیەکەتە بێت قبوڵی دەکەی؟ نا ئەگە منطق نەبێت ژیان یس بژی ژن ژیان ئازادی ئەگە منطق نەبێت نا چکە ڕاگەاندن پیشەیە بەڵام بن بەلامەوە بەڵام سۆران ژیانە سۆران ژیانە برادری دڵسۆز کەمە دۆزکەوە بەڵام پیشەی تر ڕەنگە بنم 5 ساڵی کە 10 ساڵی کە ئیشێ بکەمەوە گەنجی بەهرەمەندتر بێت گەنجی بەتواناتر بێت من لە بوارێکیکە خۆم ببینمەوە هەستەکەم لەگەڵ تەمەنە بەهرەم بە شتێکی کە باشتر هەیە بەڵام ئینسانی دڵسۆز لەم ژیانە و بەتایبەتی ئێمە کە لە هەردوو بواری یەکتری ئیشەکەین قورسە کە ئێمە چەند ساڵە ئاوا پێکەوە ڕەفیقین و لۆیاڵیتێت یعنی دڵسۆزی ئێمەی باشە ڕاستگۆیی ئەگەر هاوسەرەکەت وتی هەموو ڕۆژ دەبێت ئێستا بڵگەی هاوسەرگیری منە بەڵێ ئینشاڵڵا ئەو قەڵەمی لێ دەدەین و ئینشاڵڵا خوای گەورەش قەڵەمی لێ بدا ببێتە خێر و بەرەکەت ئەم بڕگەیە بۆ تۆ ئەگەر هاوسەرەکەت وتی دەبێت هەموو ڕۆژ گۆشتم بۆ لێ بنێی بۆ دروست بکەی قبوڵی دەکەین؟ نا زۆر قورسە ئەگەر هاوسەرەکەت قەساب بوو چیەکە؟ ئەوڵەدەم تێگەێنم کە دوکارێکی فشتەریە بکەینەوە پێکەوە بەبێ گۆشت و میش گۆشتانە و تۆم لەگەڵ ئیشکەم نزوو بە نزوێژەکەین وعیت بەسە ئیشە حاز لێبێن تو عینی خواردن دروستکردن بی و لەگەڵ خەسوو خەزووریشت بژی و خەسووت و خەزوورت هیوایەت یان گۆشت بی و هەوڵەدەم شوو بە شێفێ بکەم بۆ ئەوەی ئەو شتانە هەمووی بکەوە شتی وا هەیە ئەگەر هاوسەرەکەت وتی دەبێت لە دەرەوەی کوردستان بژین قبوڵی دەکەین؟ ئاو نازانم بۆ ئێستان تەجیلێکم تۆزێ پێڵم ینی مەسەڵەن هەر جاری ئەنجەدێکی بۆ دۆزمەوە من نامەوێت لە دەرەوەی کوردستان و عێراق بژم بەتایبەتی هەولێر بەڵام زروفیش قەدەر نازانێ ژیان چێرە دەپێشتەوە نازانم ئەگەر حاڵەتێک بێت ناتوانانی بڕیاردەی بەڕاستی حاڵەتێ بێت کە پێویستەکە لەبەر بنمونە کاریری ئەو ئیشی ئەو یان ژیان وا بکە کە ئەو فەرێکی باشترت بداتێ بەڵام حالی حازم گیرم لێ نەکەوتەوە باش کۆتایی بم بڕگات کۆتا پرسیارم ئەوەیە چێنە منت خۆشە زۆر سۆران ببوورە وڵام زۆر سپاس بۆی کە وەڵامت نایە کەسێکی زۆر کراوە مسەقاف مؤدەب تۆزێکش عاشە تۆزەشیش تۆزێکیش کە تۆ شاو تێکەڵەکەم کە تووڕاوم بۆ زۆر بەکەمی لە میدیاکانی تر دەردەکەوی یعنی چۆن لە میدیاکانی تر دەردەکەوی یعنی وەکو میوان دەزانی پێت دەڵم دیدەش فڵان شتم هەیە تۆ ئامادەی سەکەمە زوو باسی ئەو بابەتاکەین پێکەوە بەداخەوە لە زۆربەی میدیاکان میوانەکان بەکارهێنن بۆ مەبەستی خۆیان جاچی مەبەستی دەستگاکە بێ مەبەستی بەناوبانکی خۆیان کە حسابێت بۆ جەماوەری ئەو میوانە ناکەن و هەستی ئەو میوانە ناکەن من ئەو ڕاستگۆیان لێ بینمەوە بۆیە زۆر لە بەرنامەکانی کە زۆر ڕەفزەکەمەوە و باوەش پرۆگرام ڕەفز کردوتەوە زۆر نایەتە بیرم بەڕاستی نایەتە بیرم بەڵام زۆرم ڕەفز کردەوە هیچ پارەیەکیش بەشداری پرۆگرامی لەبەرەوەی ئەزانم مەبەستیان ئەوە نییە کە بەرنامەیەکی جوان پێشکەشکەن کە بەرنامەیەک فەنی بێ پێکەنی بێ زانیاری سوود بەخش بێ زانیاری ببەخشێ بە خەڵکیە بۆ هەردوو لاکەش بێ ئێستا من دوانژین چۆن گفتوگۆکەین لە پشکامیرە هەر ئاوا گفتوگۆکەمانە بەڵام تۆز منە هازاروا لێتە دەموانەوە خۆم ڕاگردووە دوای بەرنامەکە هەمان ئەو قسانە ئەکەینەوە کە بەڕاستی ئەوە هەر هەموو کەسێک بێ هەست بوو شتاکات ینی هەسەرە کە چۆن لە ڕازگوی و قسانە کارێکی هەستەکە کە سوودێکیشەیە دڵی خۆشە بێ ڕەنگە بڵێ وەڵا بڵێ ناوەڵابەرە چی قسەشمان بێ بڵێ بەڵام هەموو شتەکان ئەوەیە باش سپاس بۆی کە هەرگیز قسەی منت نەشکاند و کۆتا پرسیارم ئەوەیە و دەتوانی ئەمە بکەیتەوە بزانە چی تێدایە زۆر یەک دەقە دەڕۆ وەرە نايم طبعا لا بس صورة نايكم بس تيدا بس بزانة تشي تيدا بس صورة اخو بليسني انت ماشي بليسني زيك طبعا خۆشەویستان بخۆتە نەزانم مەی چاو قەپات کردنە
کچێکە ساڵانێکی زۆر سایقی پیکا بۆ پیکابیەوە چۆن دەبێت لەمە بترسیە والحاصل کۆتا پرسیارم ئەوەیە دیدە دواتیش داواکارێکی ترم هەیە وەچیە پرسیار داواکاریەوە هەنا وانە دیدە لە مردن دەترسی؟ نا بەقەدەوەی کە لە نەخۆشیە ترسم باش دەتوانی چاوت قەپات بکەین؟ نا کەواتە خۆمان بۆت قەپات دەکەین نا فەرموو سۆران نایە دەو چاوم داخم پێویست ناکە قەپات مێکەپەکەم تێکەچ وعد چاوم داخم وعد ناتوان مێکاپەکە تێک نات چون حسابی برژانگمان کردووە کە بەڕاستی زۆر گەورەیە خواتیە هیچ نە شتێکی زۆر نۆرماڵە و وەڵا نایکەم سۆران زوو دەی تارارارا بیکەمەوە؟ نا هیچ نایکەیتەوە هیچ نایکەیتەوە باشە؟ ئەوە سێتە دەقیدی دقەچێ وەڵڵا ترسناک نییە یاوە تارارارا بیکەمەوە؟ نا دای لە تەرشتمێکت دەتوانی دەمت بکەیەوە؟ نا باشە ها بەدەست خۆت بەدەستی خۆت وەڵڵا بەدەست خۆت دەی چەتاڵە چەتاڵ دەی دەمت بکەیەوە؟ کا بۆی ناکەم بۆ کۆڕۆنا توش نەبووی یا ئەڵڵا چەتاڵە؟ خۆلوتمان قەپات نەکردی سۆران چیە تو شەرەف گۆشتە نا باش دیدە دەتوانی ئەو پارچە گۆشتەی بخۆی؟ نا ئەتام فرنچ فرایسەکە بخۆم فرنچ فرانسیس بخۆی پەتاتە 3 کیلۆ بە 1000 فرنچ فرانسیس ئەوە پەتاتە باشە پارچەیەکیش دەوەی بخۆی؟ بۆ؟ خۆ دەزانی ناخۆم بۆچی نایخۆی؟ 3 ساڵە تەرکم کردووە ئۆکەی 3 ساڵ و نی وەڵا تقریباً وڵای لەبە زۆر هۆکار بوومەتە ڕووەکی یەکێک لەو شتانە شێوازی سەربڕینیانە و هەستەکەم ئەوم لێ هاتووە ینی بێزمە بێتەوە بچکە ڕۆحە نازانم وام لێ هاتووە دووش لەبەرەوەی وتمیتر بۆ لەشی مرۆڤ تەندروستی مرۆڤ بەتایبەتی گۆشتی سوور زۆر تەئسیرەیە خاصن شەوانە گەر بیخۆی سێش من ئاژەڵێکم هەبوو سەگم بەخێوە کرد حتا سەگتێش مەسەلەن درای فوتمەدا بێ ینی خواردنی گۆشت و سووت نەبوو بۆ مەکڕێوانە زۆر مرتاحترم ئێستا زۆر ئارامترم و بەڕاستی پێویست شەوی ینی بۆ شتێکی کەش کە بەڕاستی ماوەیەک بوو هەم لە دەرەوە بووم وانە کە هاتمەوە مریشکمە خوارد هەستمە کرد بەڕاستی بوو ئافرەت زۆر گرنگە و بابەتەیە موم دەرکرد بوو لێرەم ئەها هورمۆناتی تیەکەن مریشکەکان گەوریەکەن و لە حەجمی خۆی زیاتر بەڕاستی کێشەیە مریش خواردن و هورمۆناتی تیەکرێت و لە زۆربەی شوێنەکانێک بە هەرێمی کوردستانیش لە زۆربەی شوێنەکان و شتە هەیە بەداخەوە بۆیە بڕیارمدا هەر گۆژ ناخۆی گۆشت و مریشک و جارجار هینە بەڵای نازانم ئاخر جاشکەی ماسیم خوارد بەڵام وا خەریکە ماسی شتێکەکەم بەس ئەو تۆز ئستێ پێشیە ئێستاجەمە کەوشت دەخۆی هەریکە شتێکی گەشەیە یعنی سەلازەکەمەکەی تۆ جاران یەکسەر ئەوەت هەبوو گۆشت هەبوو بەسەوە ئەلتەرناتیڤی ترە دۆزمەوە بۆ دروستبوونی پرۆتین بۆ لەشم و ئەوانە میوەی زۆر تێیە سەوزەواتی زۆر تێیە کە زۆر باشە ئەوانە ینی زۆر شتی زۆر ئەو کارێکە من وازمە گۆشت چەند بە شانسەوەی کە تۆ دێنێ بزەبە زۆر بێ مەسروفە دەست خۆش بێ و کەواتە تۆ پەتاتە دەخۆی فرنچ فرایس فرنچی؟ فرایس بڕۆ پەتاتە 3 کیلۆ بە 1000 خوا 3 کیلۆ بازارە؟ نەتکڕی بە حیاتی؟ بەس وڵای دەقەت مندا باشە زۆر سپاس لە ڕێگای کامێرەی دیدەیە زۆر سپاس بۆ هاوکار و هاوپیشە و هاوڕێ دیدە فەریدون جەباری خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو ببوورەگەر شتێک بوو شتێکمان کرد بێ شتێکماوە توێ بەدڵی تۆ نەبوو بێ اینجا بەڵام نەبوو ئێستا نانچیمە کرد دەزانم ئەوی زمانی چۆندەیە زۆر خۆش من قسەم هەیە لە ئاخیرە بڵێم تەبعاً کاتم هەیە کاتت هەیە اینجا دەمێ زۆر سپاسی سپۆنسەری سەرەکی پرۆگرامی خۆم خۆت بکەین بلان بازار
لە هەولێر دۆهۆک زاخۆ سەمێلێ فەرعیان هەیە 12 فەرعیان هەیە و 24 کاتژمێر کراوەیە و زۆرترین دیسکاونت و داشکان و تەخفیزات کە پێچەوانی مارکەتەکانی تر بلان بازار ئەیکا هەفتانە هیوادارم سەردانیان بکەن و بۆ سەرجەم پێداویستەکانی ماڵەوەتان بلان بازار هەڵبژێرن و دیدەش مەبەستشین جەنابتە ڕووی دەمون لە جەناب پشتەکە بلان بازار هەڵبژێری بۆی بچی پەتاتە بکڕی ئەلێ بە 3 کیلۆ بازارە؟ بەڵێ تا ئێوارە چون لە بلان بازار پەتاتە بکڕە فینگەر بخۆم. سپاس بۆ تۆ سۆران پیرۆزە درەنگی شەڵم پیرۆزە بۆ بەرنامەکەت بەڵام خۆ دەزانی هەر بەرنمەیەک لە هەر شوێنێک بی تو پێویست پێنیە بڵێ من وەڵای ئەو دەستگای گەورەمەکە خۆت هەی بەهرەکەت هەیە و بەردەوامی شەبی هەر بەرنمەیەک من هەر لەگەڵتە بووم خۆت سوزانی چێنە پشتگیریە بنەوە مۆزوعەیە سپاس بۆ تیمی ڕوپا گروپ کە بەڕاستی سیقەت پێێتی کە لەگەڵیان بەرناماکەی سپاس بۆ شەونم خان زۆر سپاس ئەخپیم خۆشە ها ئافرەت لە پشتی کامیرە بێ سوورە جوان دەرەچێ هیوادارم کە میوانێکی کامیری من لێرێوانە هیوادارم کە میوانێکی ڕۆحسوک بین لە ماڵەکانتان یا خودەگەر لە تیڤ یان لە ئەنتەرنێت لە موبایلی بینن و بەشێکی ژیانی ئێمە شێرمان کردووە بە جوانی ببینن ینی ئەوە نەبێت کە بەس خۆتان بەبەستانە لی تێ بگەن ئەوە بکەنە دەستنیشان بۆ بابەتەکان سەرکەوتوبی دووبارە سۆران دەزانم بەرنامەکانت ڕۆژ بە ڕۆژوانترە بێ هەڵبژاردنی میوانەکان و برگەکانیش من بۆ من هەموو کاتێکەڵم کە باشترین پێشکەشکاری ئینتەرتێنمەنتی بۆ من بۆیە هەموو کاتێک سپاس ئەو گەورەیە بۆ من تۆش بە هەمان شێوە لای من باشترینی لێرەوە وەسیەتی خۆت بکە و ماڵاوای بکە وەسیەت بیرم نەکردەوە زانە ببن سۆران نازانم وەسیەت بکەم هەرەوەنەی کە ئەگەر شتێکم هەبێت ببەخشرێت بۆ ئەو کەسانی کە خاوەنی پێداویستی تایبەتن چکە زۆر مەحروم منە زۆر شت زۆر یاسا هەیە کە لە بەرژەوەندی ئەوانی و ئیشی بۆ ناکرێن بە تایبەتی و کەسانی کە خاوەنی پێداویستی تایبەتن هەندێک کارێ ناتوانن بیکەن لەسەر شەقامەکان شوێنیان بۆ نەکراوەتەوە لە زۆر شوێنیکە سوپاستانەکەم دووبارە بە هیوای ئەوەی کە میوانێکی ڕۆحسوک بووین لە ماڵەکانتان و بە هیوای دیدار زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ مەڵتی بران کە سپۆنسەری جلەکانی منە لە هەولێری خۆشەویست لە پارک ڤیو سەردانی بکەن و سپاس بۆ دیدە فەریدون جەباری سپاس بۆ ئێوە سپاس بۆ تۆ زۆر سپاس